بگو چیزی بگو. بریم برو. عکس گرفتی؟ آره. خب. سلام علیکم. چۆنن باشن حاڵتان باشە؟ ئێرە شاری قومە مزگەوتی جەمکەرانە. ئەمڕۆ 15 شەعبانە هاتوین بۆ ئێرە لەگەڵ سەیدەین سەید فەلاح سەیدی بەڕاستی شەوەشی خۆشمان بەسەر برد تا بەیانی سوپاس بخوا نەخەوتین. ئینشاءڵڵا خوای گەورە لێمان قبوڵکە و جێیەکی بەڕاستی تا بڵێ دڵگیرە، جێیەکی تا بڵێ خۆشە. هیوادارم خوای گەورە عیبادەت و تاعاتی هەموو کەسێک قبوڵ بکە، بە تایبەتی ئێمەش قبوڵ بکە ئینشاءڵڵا. و بەڕاستی جێیەکی دڵگیرە ئێرە، تا بڵێ جێیەکی ئیمانیە، جێیەکی خواییە. ئینشاءڵڵا خوای گەورە لە چاکەکارانمان حسێ بکە، دەستی شما دەرنەکەونێ. ئاغا سەید ممنونم.